شانزەی نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کراوە. بوونی ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل لە ناوەندی شارەکاندا و نەبوونی کارگەی ڕیسایکلین لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان و لە ناوبردننی زبڵ و خاشاک بە شێوەیەکی نازانستی و بوونی دەیان کارگە و پاڵاوگەی نایاسایی کاریگەری خراپیان لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دروست کردووە. هاوکات بەشێکی زۆری کارگە و پاڵاوگەکان سروشتی بەشێکی زۆری ناوچەکانیان لە کشتتوکاڵیەوە گۆڕیوە بۆ پیشەسازی. شارەزایان و چالاکانی بواری ژینگە دەڵێن بەشێکی زۆری کارگەکان مەرجی ژینگەییان تێدانیە و پێشێلکاری گەورەیان بەرامبەر بە ژینگە کردووە. بەداخەوە لە هەرێمی کوردستانەوەی کە ئێمە ڕەچاومان کردووە نەک کارگەکان بگرە بچووکترین پرۆژەی بازرگانی باوەچە مەرجی ژینگەیی تیانە بێ. ئێمە ناڵین بە کارگە نەبێ یاخود کاری بازرگانی یاخود ئەو کارانی کە خەڵکێک بژێوی ژیانی لەسەر یاخود ئابووری وڵاتی پێ ئەچێ بەڕێوە نەبێ، بەڵام دەکرێت بەپێ ئەو مەرج و ستانداردە جیهانیانە کاری بۆ بکرێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باسی دۆڵی بازیان یاخۆ شوێنەکانی تریش بکەین بە پێی وتەی خەڵکی سنوورەکە زۆرترین پێشێلکاری ژینگەیی کراوە. هەندێک ناوچە هەیە ئەتوانین بڵێن گرفتی گەوری بۆ دروست بۆ تایبەتی ناوچەکانی تەنجەڕۆ ناوچەی بازیان و ئەو ناوچانەی نێوان ئاڵتون کۆپری بڵێن پردێ بۆ هەولێر کە پاڵۆگەنە یاسایەکانی تێ ئەمانە هەندێک ناوچەند کە بە شێوەیەکی گشتی مەترسی پیسبوونی گەوریان لێکرێت لە داهاتوودا. ئەو گازانی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ئاستی دیاریکراوی خۆی زیاتر یاخود ڕێژەکان بەرەو زیادبوونە چێ گازی دۆمۆکسیدی گۆگردە، دۆمۆکسیدی هایدرۆجینە، قوڕقۆشمە. سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی بازیانی سەر بە پارێزگای سلێمانی یەکێکن لەو ناوچانەی بەهۆی زۆری ژمارەی کارگە پیشەسازیەکانەوە ژینگەکەیان پیس بوو و کاریگەریان لەسەر تەندروستی هاوڵاتیانیش داناوە. سەبارەت بە پیسبوونی ژینگەیە و سنوورە و هۆکاری کەمی ڕێژەی سەوزایی سەرۆکی شارەوانی چەمچەماڵ باس لەوە دەکات سەرڕای هەوڵە بەردەوامەکانیان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی بواری ژینگەدا بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی، بەڵام تا ئێستاش ڕێژەکە زۆر لە خوار ستانداری جیهانیەوەیە. بەداخەوە ڕێژەی سەوزایی لەسەر ئاسی کوردستان بە گشتی و لەسەر ئاسی قەزای چەمچەماڵیش لە ئاسی ستانداردی عالەمیان نیە. ئێمە بەردەوام لە هەوڵیەوەیان ڕێژەی سەوزایی لە سنوورەکەمانە زیاد کرێ، بەڵام ئەم هەوڵانەی ئێمەش بەدەرنین لە ڕێگریەکانیش خۆی لە قەیرانی دارایی ئەبینێتەوە بە پلەی یەکەم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە. ئێمە چەند هەوڵێکماندا بۆ زیادکردنی ئەو ڕێژەیە ئەو توانە کەمەی لە بەردەستمانە بووە بەردەوام ئێمە هەوڵی زیادکردن ڕێژەی سەوزاییمان داوە، بەڵام بەداخەوە بودجەیەکی تایبەت نەتوانراوە تەرخان بکرێت بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەمانە. سەرڕای هەوڵە بەردەوامەکانی ڕێکخراوەکانی بواری ژینگە و لایەنە پەیوەندیدارەکان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان، بەڵام بە پێی ستانداری جیهانی تا ئێستا ڕێژەکە لە ئاستێکی نزمدایە. نەبوونی هۆشیاری ژینگەیش لای بەشێک لە هاوڵاتیان بەرامبەر بە ژینگە لەلایەک و نەبوونی ڕێکاری پێویست لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بەرامبەر بە سەرپێچی کاران لەلایەشی دیکەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر زیاتر ماندووکردنی ژینگەی کوردستان هەبووە. ئەم کاریگەریانش ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوونتر دەردەکەون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.